بەناوی خوای بەخشندەی میێرەبان هاوڕێیان خوشکان برایان سڵاوی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵم جارێکی تر بە خزمەتەوەی بەڕێزەکەمەوە بە قسەکردن لەسەر بابەتێکی گرنگ پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە، پەیوەندی بە ژیانی نابینایانەوە هەیە، چونکە بۆ ئەوانە ڕاگررتنی هەستی ئەوانە پێدانی ڕێز و قەدر و مەکانەتی ئەوانە وەک ئینسانێکی ئاسایی کە مافی خۆیانە و گرنگە بەنسبەت هەمومانەوە بەنسبەت کۆمەڵگەوە، چونکە ئەو کۆمەلگایانی کە مامەڵەیان لەگەڵ خاوەن پێداویست تایبەتەکانە مامەڵەیەکی ڕاست و دروستە واقعیانەیە، کۆمەڵگەیەکی پێشکەوتون، کۆمەڵگەیەکی شارستانین، کۆمەڵگەیەکی بەڕاستی ئەتوانین بڵێن تاکەکان تیایدا بێ شانازی بە خۆیانەوە بکەن. ئەم جارەیان باس لەوەکەین کە ئایا ئێمە ئەزانین نابیناکان چیان پێ ناخۆشە و ئایا ئەزانین ئەوان پێیان خۆشە چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین. لەو بارەیەوە 22 هەڵوێست باسەکەین، 22 ڕەفتار باسەکەین کە هیوادارم بتوانین تیایدا بەیەکەوە مامەڵەیەکی دروست لەگەڵ نابینایانە ڕێخەین. نابینان برامانن، خوشکمانن، لە ناو خانەوادەکان لەگەڵ ئێمە ژین، لە خوێندنگەکان، لە کۆمەڵگە، لە شقامەکان و ئەبێ بزانین چۆن مامەڵەیەکی ڕاست و دروستیان لەگەڵاکەین بۆی لە ناخی ئەوانە ئێمە ئینسانێکی ڕاست و دروست بین، ئینسانێکی باش بین، مرۆڤێکی تێگەیشتوو بین. خاڵی یەکەم پێویستە تێڕوانینمان بۆ نابینا تێڕوانینێکی ئاسایی بێت. مرۆڤی نابینا وەک هەر کەسێکی تر مرۆڤێکی ئاساییە. مرۆڤێکە خوای گەورە دروستی کردووە ئەگەر چی بینایی لە دەستاوە، بەڵام دەیان سەدان توانای هەیە و ئەتوانێت لە زۆر بوارە بەهرەمەند بێ، داهێنان کار بێ. ئامان نەکەین بە ناوێک کەمتر لەوەی پێیان خۆشە خۆیان پێیان خۆشە بانگیان کەین. شکر بۆ خوا ئێستا وشەیە کە زۆر بێزراوە لای خوشک و برا نابیناکان، وشەی کوێرە کەم بۆتەوە، بۆیە هیوادارین هەمومان لە بیرمان بێ ئەو کاتی ئەو پەڕی تووڕەشە بین خۆمان بە دوور بگرین لە بەکارهێنانی ئەم شەیە. یەکێکتر لەو شتانەی کە نابینایان پێیان ناخۆشە ئەوژەوەی زیاد لە پێویست بەزەی پیاهاتنەوەیە، زیاد لە پێویست خستنیانە گۆشەیەکە کە کۆژەی فەقیری و هەژاری و داماویە. تکایە بێ خۆمان بپارێزین لە وشانی کە ئەوان پێیان ناخۆشە، وەش فەقیرە، وەش گوناحە، وەش بۆت بمرم، هێندێجار ئەم شتانە بەکارێنین کە تەنانەت هێندێجار جێگەی پێکەنینیشە. ئەمە بە تەواوەتی پێچەوانەی خواستی ئەو نابینایە کە تۆ ئاوا بەرامبەری هەڵسوکەوتەکەین. ئەبێ خۆمان لەوە بە دوور بگرین. ڕاستە خۆشەویستی دەربڕین بۆ دەوروبەرمان گرنگە، بەڵام ئەبێ بۆ نابیناش لە سنووری خۆیان بێت و نەگاتەوە ئاستەی ئەو کەستە لە ناخی خۆیان بە تەواوەتی هەست بە تێکشکان کە هەست بەوە بکا کە ئەو بە تەواوەتی بیلفعل بەکەوتێ. ئێمە کاتێ یەکتریە بینین تەوقەکەین، خۆ ئەگەر فرسەتی تەوقەکردن نەبێت ئەوە بەڕوویەکی خۆش و خەندە ئامێزەوە سەلام لە یەکەکەین، چاکی و چۆنی لەگەڵ یەکەین، بەیانی باش لەگەڵ یەکەکەین. بیرمان بێت ئەمەش بۆ نابینا گرنگە. ئەوان نامان بینن کە ئێمە بەبینینی ئەوان ئاسوودەین یان نا و چاکی و چۆنیەکەمان لە دڵەوەیە یان نەخێر تەنها تەمسیلە، بەڵکوە بێ ئەوە قەرەبوو بکەینەوە بە تەوقەکردن لەگەڵ بینینی هەر نابینایەک بیرمان نەچێ. تەوقەکردن ئەتوانێت جێگرەوەی ئەو خەندە و ڕووە جوان و خۆشە بێ کە دۆستەکان، خۆشەویستەکان، هاوڕێکان بەیەکیە بەخشن. لە کۆڕ و کۆبنەوەکانمان نابینایان ئامادەییان هەیە، لە دانیشتەکانمانە، لە سەردانەکانمانە، لە پێشوازیەکانمانە. ئەبێ بیرمان بێت حساب بۆ ئەوانیشکەین، بۆی ئەوان هەستکەن حسابیان بۆکەی، ئەبێ بە ناوی خۆیانەوە بانگیان کەین بۆ ئەوەی بزانن کە ئێمە لەگەڵ ئەو قسەکەین، ئێمە ئاگامان لێ ئەو لەم مەجلیسا حوزوری هەیە و بیدوێنین بەو جۆرەی کە ئەو خۆی پێی خۆشە، ناوی بهێنین بەو جۆرەی ئەو کە خۆی پێی خۆشە وەک باسمان کرد. بۆیە گرنگە بە ناوهێنانی ئاگاداری بکەینەوە کە ئەو بەشێکە لە کۆبوونەوەکەی ئێمە، بەشێکە لەو ئامادەبوونەی لێرە هەیە. خوشک و برا نابیناکانمان گلەیکی کەمان لێەکەن ئەویشەوەیە کاتێ هێندێک لە ئێمە قسەیان لەگەڵەکەین دەنگ بەرزەکەینەوە. لە ڕاستیە ئەم دەنگ بەرزکردنەوە هیچ پێویست ناکە، چونکە ئەو ڕاستە ناتوانێت ببینێ،
بەڵام زۆر بەباشی گوێی لێیە، زۆر بەباشی حوزوری هەیە لەگەڵمان لە کۆبوونەوەکەمان لە دانیشتنەکەمانە و وەک هەر کەسێکی تر دەنگت بە هەمان ئاست لەگەڵ کەسێکی بینایە چۆنە لەگەڵ خوشک و برایانی نابیناش بە هەمان ئاست بێن، نە بەرزی نەکەینەوە چونکە ئەوان ئەم دەنگ بەرزکردنەوەیان پێ ناخۆشە. ئێمە لە کاتی گفتوگۆیە هێندێ وشە بەکارهێنین، تەماشاکە ببینە بۆ چونتان بە تێڕوانینی تۆ، ئیحراز نەبین کاتێ ئەم وشانە بەکارهێنین و نابینایەکیش حزوری هەیە یا لەگەڵمانایە یا لەگەڵ ئەو قسەکەین، چونکە ئەو لەگەڵ ئەم وشانە ڕاهاتووە خۆشی بەکاریان ئەهێنێت بە تێڕوانینی من و وام بینی وا هەستەکەم هەر یەکە لەمانە کە پەیوەندیان بە شوێن و بیناییەوە هەبێت لە کاتی گفتوگۆیە شتێکی ئاساییە خۆمان بە ئیحراج نەبینی. هێندێ جار لە گفتوگۆکانمانە باس دێتە سەر باسی مەسەلەی بینایی، یاخود جاری وایە لە گفتوگۆیەوە پێویستەکات لەبارەی بینایی ئەو کەسە نابیناییەوە قسە بکەی. لە ڕاستی ئەمە هیچ ئیحراجێکی تیانە، چونکە ئەو خوشک و برا نابینایە لەگەڵ حاڵەتەکەی خۆیان نابینایەکەی خۆیان ڕاهاتووە و بەلایەوە شتێکی ئاساییە. کاتێک دوو کەسە بینین، یەکێکیان نابینا و یەکێکیان بینایی ئاساییە، کاتێک نابیناکە پرسیارێکمان لێەکە، پێداویستێکی هەیە، خواستێکی هەیە، ئێمە کاتێ وەڵامیە دەینەوە یا داوای ڕوونکردنەوەی لێەکەین نەبێت لەگەڵ خودی خۆی قسە بکەین نەوەکو هاوڕێکەی. لە ڕاستیە قسەکردنمان لەگەڵ هاوڕێکەی ڕوونکردنەوە بۆ هاوڕێکەی بۆی هاوڕێکەی بۆ ئەو ڕوون کاتەوە ئەبێتە مای بێزاری خوشک و برا نابیناکانمان. بۆیە زۆر ئاسایی لەگەڵ خۆی قسەکەین و ناونیشان بێت بە خۆی ئەدەین بۆ هاوڕێکەی باس ناکەین کە هاوڕێیەکی چاپساغە لەگەڵیەتی. خاڵی نوێیەم لەبارەی هەڵوێستەکانەوە ئەوەیە کە ئێمە کاتێک لەگەڵ نابینایە قسەکەین دەبێت ڕوومان لەو نابینایە بێت، چونکە هەر کەسێکی ئاسایی لەگەڵ کەسێکی تر قسەیەکە ئەگەر ڕووی وەرگێڕا بێت لەو ئەو ئێمە هەست بەوەکەین کە ئەو کەسە ئەو کەسەی تری فەرامۆش کردووە و هەر کەسێک قسەمان لەگەڵا بکە ڕوومان چێنەکە معنای وایە بایەخمان بۆ دانانێ. خوشک و برا نابیناکانیش هەست بەوەکەن بە هەمان شێوە و چاوەڕوانیەوەکەن کاتێک قسەیان لەگەڵاکەین سەیریان کەین. ئەگەر چی ئەو نابینێ بزانێت ئێمە سەیرەکەین یان نا، بەڵام لە ڕێگەی دەنگەوە ئاسان ئەتوانێت بزانێت تۆ گرنگی پێدەی، گوێت بۆ گرتووە، بەڵێی بۆەکەی لەگەڵ ئەوە پەیوەندیت هەیە یاخودنا. هەڵسوکەوتێکی تری جوان کە ئێمە گرنگە لەگەڵ خوشک و برا نابیناکانمان ڕەچاوی بکەینەوەیەکە کە کاتێک ئەچینە ژوورێکەوە نابینایەکی لێە ئەبێ بە ڕێگەیەک وا بکەین ئەو ئاگادار بکە ئێمە ئەچینە ژوورەکەوە. دەنگێک، سەلامێک، قسەیەک لەبەر خۆمانەوە، دەنگی پێیەک، تەقە لە دەرگایەک، جوڵانی کورسیەک بۆی ئەو شتێکی کتوپڕ نەبێت لە لای کە تۆ لە ژوورەکەی و هەست بە ئیحراجی بکە و با بڵێن ڕوبەڕووی واقعێک بێتەوە کە لە لای تاڵ بێت. بە هەمان شێوە ئامان ئەبێ دەنگی نابینایەک بەجێ نەهێڵین. یەک لە ناخۆشترین حاڵەتەکان کە زۆرینەی خوشک و برا نابیناکان بۆیان باس کردوم ئەوەیە کە قسەیان بۆ کەسێک کردووە، ئەو کەسە بە بێدەنگی بە نەشارەزایی ئەمی بەجێهێشتووە و ئەم دوای 5 دقە دوای 10 دقە قسەکردن اینجا زانیوێتی ئەو بەڕاستی قسە بۆ کەس ناکە، قسە تەنها بۆ خۆیەکە و ئەوەی ئەو قسەی بۆەکە دەمێکە ڕۆشتۆتە دەرەوە. ئەمە خوشک و برا نابیناکان ڕوبەڕووی ئیحراجێکی زۆر هەست بە کەمیەکی زۆرەکاتەوە. بۆیە بێ لە بیرمان بێ ئەگەر لەگەڵ نابینایەک هاوڕێن کاتێ بەجێمان هێشت هەست کا بەجێمان هێشتووە ئاگاداری بکەینەوە لەوەی کە ئێمە لەوێ دەرچوین. خاڵێکی ترەوەیە کە ئێمە پێویست ناکە لە هەموو شتێکی سادە و بەسیتە هاوکاری پێشکەش بە نابینایان بکەین و بە خوشک و برا نابیناکانمان، بۆ ئەوەی هەم ئەوان پشت بە خۆیان ببەستن لەو شتە سادانەی کە لە ڕۆژانە هەن و بۆ ئەوەی نەیان خەینە پێگەیەکەوە کە هەست بە کەمی بکەن تەنانەت نەتوانی بکەن لە بەرامبەر ئیشە سەرەتاییە ڕۆژانەیەکانەوە. خاڵێکی تر کە تەواوکەری خاڵی پێشوە ئەوەیە کە کاتێک نابینایەک شتانەکە شتەکە زۆر شتێکی ئاسان و سادەیە یا ڕۆژانەیە، نابێمە سەرسامی خۆمان پیشان بدەین و
وەگەوەی ئەو وا تێبگا کە موعجیزەیەکی ئەنجام داوە. نەخێر ئەبێت لە ئاست هەر شتە و لە ئاستی خۆیان مامەڵەی لەگەڵا بکەین. ئەگەر شتەکە زۆر زۆر گرنگ بوو، زۆر جێگەی بایەق بوو، زۆر دەستخۆشی لێ بکە، زۆر پێی معجەب بە، پێی سەرسام بە. بەڵام ئەگەر شتانێکی سادەن سەرسامی خۆت پیشان مەدە، چونکە ئەو وا هەستەکە تۆ لەگەڵ مناڵێک قسەکەی. ئێمە زۆر جار لەگەڵ مناڵێک سەرسامی خۆمان پیشانە دەین، ئافرین ئەمە تۆ کردوتە بەتەنها خۆت. ئەمە ڕاستیە هەڵەیە خوشک و برا نابیناکانیشمان پێیان خۆش نییە. خاڵی چواردە لە هەڵوێست و ڕەفتارە جوانەکان ئەوەیە کە ئێمە کاتێک ناونیشان یا شوێنێک بۆ نابینایەک پیشانە دەین، لە ڕاستیە ئەبێت بەو پێوەرانە بێت کە ئەو ئەتوانێت بەکاریان بێنێ. بۆ نمونە نابێ بڵێن نزیک کورسیەکە، لەو لای مێزەکە، ئەم دوی پەنجەرەکە، چکە ئەو لەوانە تێناگا. بەڵکو باشترە بڵین مەسەلەن دوو هەنگاو لە لای ڕاستی خۆتەوە، دوو هەنگاو لە پێشی خۆت، دەستە چەپت مەترێگە وڵاتر. بەم جۆرە ڕێنمایی و هاوکاری نابیناکان بکەین. خاڵێکی تر کە نابیناکان زۆرمان گلەی لێەکەن لە من و تۆ کە خوای گەورە تا ئێستا بینایی پێبەخشیوین، ئەوەیە کە کاتێک لە شوێنەکان پیان ناڵین لە دەوروبەری ئەوان چی هەیە. مێزێک لە بەردەمیایەتی، شوشەیەک لە وڵاترە، سۆڤایەک هەیە، دەرگاکە چۆنە. ئەمانە بۆ ئەوان گرنگە کە پیان بڵین، بۆی بتوانێت خۆی مامەڵە لەگەڵ دەوروبەر و ژینگەکەی خۆی بکە، لە هەموو ئەو شتە بەسیتانە پێویستی بە دەستگرتن نەبێت. خاڵێکی تر کە زۆر زۆر گلەیمان لێەکەن خوشک و برا نابیناکان، ئەوەیە دەرگا و پەنجەرەکان بە نیوەکراوەی بەجێڵین، بە تایبەت دەرگاکان. چەند ناخۆشە زۆر بە ئیسراحەت کەسێکی نابیناچێتە ژوورەوە کاتێک بزانێ ناو چاوی بەر دەرگایەکی نیوەکراوەکەوێ، یا دەرگاکە داخە بە تەواوەتی یا بە تەواوەتی بیکەرەوە، بۆی خوشک و برا نابیناکان ڕوبەڕووی ئەم گرفتە نەبنەوە. خاڵێکی تر کە خوشک و برا نابیناکان گلەیمان لێەکەنەوەیە کە دەستکاری شتانێکەکەین و دواییش ئاگاداریان ناکەینەوە. ئەمە زیاتر پەیوەندی بەو خێزانانەوە هەیە کە نابینایەک لەگەڵیان ئاژی، لە ماڵەکەیانە ئەندامی خێزانەکەیە، چونکە ئەو ڕاهاتۆ چۆن لەگەڵ ژوورەکەیان مامەڵەیەەکە. کاتێک کورسیەک مێزێک ئەجۆڵێنی و ئاگاداریشی ناکەیتەوە، بەلای ئەوە ڕووداوێکی زۆر زۆر ناخۆش ڕوویداوە و نەخشەی جوڵەی ئەومان تێکداوە بەو کارەمان. خاڵێکی تریشەوەیە کە وابەستەی و خاڵی پێشوە کە خاڵی حەڤە بووەوەیە کە کاتێک شتێک لە شوێنێک دانێن نابێ ئەمە شوێنەکەی بگۆڕین، دەستکاری بکەین، چکە ئەو خۆی ئەزانێت لەکوێ دایناوە، ئەشتێتەوە هەمان شوێن پێداویستەکەی خۆی هەڵەگرێتەوە. ئەمە مای بێزاریە بۆ خوشک و برا نابیناکانمان. خاڵێکی تر ئەوەیە کە کاتێک شتێک پێشکەش بە خوشک و برایەکی نابیناکەین، ئەبێ بە ڕێگەیەک بە دەنگێکی شتەکە وا بکەین ئەو بزانێت دەست بۆ کوێ ڕائکێشێ، یان ئەبێ ئەو شتە نزیکەینەوە لە دەستی بەریکەوێ بۆی بزانێتەوە شتێکی ئەدەیتە دەست. خاڵێکی ترەوەیە کە کاتێک نابینایەک لەگەڵمانایە خواردنەوەیکی پێشکەشەکەین، پەرداخی ئاو، ماستا و پیپسی، هەرچی شتێک لەوانە، ئەبێ بیرمان بێ پەرداخەکە پڕ نەکەین، چایەکە پیاڵەکە پڕ نەکەین، قاوەیەکە بە هەمان شێوە، چکە ڕژانی ئەو شلەمەنیە بۆ ئەو مای ئیحراجیە، بۆی نەیانخێن ئەو مەوقیفە ئیحراجەوە. خاڵێکی ترەوەیە کە کاتێک خواردنێک پێشکەش بە نابینایەکەکەین، ئەبێ جۆری خواردنەکە بڵێین، جۆری خواردنەکە چییە، گەرمی و ساردیەکەی چۆنە، لەسەر مێزەکە لەکوێ دانراوە، چۆن، یعنی ئەو ئێمە بیناین ئەزانین خۆمان چۆن نانی خۆمانە خۆین و دەست بۆ کوێ بین، ئەی ئەو چی بکە، پاروی بۆ بکەن بیکە بەدەمیەوە نەخێر، ئەی چی بکە بۆی بتوانێت خواردنەکە بخوا، بێ هەوڵ بدەین یارمەتی بدەین. بەچی باشترین شت کە پەیڕەوی لێ بکەین نەخشەی سعاتێکە کە هەموو نابینایە گەزانێت سعات چۆن سعاتەکانی کاتژمێرەکان دابش بوون، سعات 12 لێرێ، سعات 3، سعات 9، سعات 6. باشترە بڵێ مەسەلەن ئەوە پەنیرەکە لە شوێنی سعات 3ە، چایەکە لە شوێنی سعات 9ە، برنجەکە مەسەلەن لە شوێنی سعات 12ە، بەم جۆرە ڕێنوێنی بکەین. خاڵێکی تر کە نابیناکان زۆریان پێ ناخۆشەوەیە کە
یاخود باشتر وایە ئێمە وا مامەڵە بکەینەوەی کاتێک نابینایەکەین نابینایەگە بینین نابێ یەکسەر پەلامار بدەین دەستی بگرین بەڵکو ئەبێت یارمەتی بۆ پێشکەشکەین داوای لێ بکەین ئایا پێویستت بە هاوکاری هەیە ئەگەر خۆی پێی خۆش بوو داواکاریەکی هەبوو خواستێکی هەبوو زۆر باشە و ئەگەر نا مەبەرە مای بارگرانی بۆی و ئەبێت بە جۆرێک مامەڵی لەگەڵ نەکەین کە ئەو لە مەکانەتێکی بچووکە خۆی ببینێتەوە. خاڵێکی تر کە زۆر مای بێزاری نابینایان شێوازی دەستگرتن و هاوڕێتی کردنە. لە ڕاستیە بێ ئێمە کاتێک کە بە ئەرکی سەرشانمان بەرامبەر بە هاوڕێک خوشکوبرایەکی نابینا هەڵەسین بە جۆرێک بێت ئەو ئاسوودە بێت لەگەڵ چاکەکەی ئێمە یا با بڵێن لەوەی ئێمە ئەرکی خۆمان بەجێهێناوە ئەویش شێوازی دەستگرتنە. نابێ ئەو پێشی خۆت خەی نابێ ئەو دوای خۆت خەی دەستی ئەگری یان هێندێک جار هێندێک کەسە بینی چاکەتەکە ئەگرێ مانە هەمووی هەڵەن بەڵکو بە شێوازێک دەستی ڕاستی تۆ دەستی چەپی نابیناکە بەیەکە وەکو دوو هاوڕێ بۆی ئەو هیچ کاتێک و دەوروبەریش هیچ کاتێک هەست بە کەمی ئەو نەکەن و خوشکوبرا نابیناکەش هەست بە کەمی خۆیان نەکەن. لە کاتی قادرمەیەکە پلیکانەیەکە کە سەرەکەوین وەستانێکەکەین خۆ ئەگەر بژڵی ئەمە دابەزینە ئەوە سەرکەوتنە شتێکی باشترە یارمەتی دەرە بۆ ئەو. ئازیزان خاون پێداویستە تایبەتەکان مرۆڤانێکن خوای گەورەوەکوی ئەمە دروستی کردوین ئەمە بێ بیرمان بێ چاوی ساغی ئەمە گوێی ساغی ئەمە دەستمان قاچمان مای شانازی نییە چکە دیارەکە خوای گەورە پێبەخشیوین ئەبێ سپاسی خوای گەورە بکەین لەسەر ئەم دیارە بە نرخە کە ئێمە بە ئازایەتی خۆمان بەدەستمان نەهێناوە و لە هەمان کاتیشا لە دەستدانی بینایی دەست قاچەکان ئەندامەکانی تری لاشە مای کەمی و نەنگی و عیبە نییە بۆیە بێت هەموو پێکەوە هاوکار بین کۆمەڵگەکەمان ئاستی بەرزکەینەوە بەچی بەوەی کە خاون پێداویستی تایبەت هەست بە بوونی بکە هەست بەوە بکە کە لەم کۆمەڵگەیە ڕێز لێگیراوە. برای من خوشکی من تۆ ئەگەر بینایت هەیە وەکو من خوای گەورە بەم نیعمەتە خەڵاتی کردووی سپاسی خوا بکە و ئەگەر نیمانە بینایی ئەو بزانین ئەبێ کۆمەڵگە لەگەڵمان ئەرکەکانی تەواو بکات چاوەڕێی ئەوە بکەین کە کۆمەڵگە ئەو کەسانی بیناییان هەیە بەم جۆرە مامەڵەمان لەگەڵ بکەن کە باسمان کرد پێشتر. تا جارێکتر بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست دەکەمەوە خواتان لەگەڵ.